هەمیشاڵێن کاگەر کۆمەلگایەکی تەندروستمانە بێ خێزانێکی تەندروستمانە بێت کە خێزانێکی تەندروستمانە بوو ئەتوانین بەختەوەری تیابەتی بکەین کەواتە ئێمە لە کۆمەلگای خۆمانە لە کەلتوری خۆمانە لە دابوونەریتی خۆمانە چۆن توانیمانە چەمکی بەختەوەری بە شێوازێکی باش کاری لەسەر بکەین و ئەم چەمکی بەختەوەریە دەستەواژەیەکە بۆ خۆی چەندین لە قوپۆپی لێبێتەوە وەلەوەی کە تۆ دایک و باوچێک و ڕووکچێک ژیانی هاوسرێتی پێکێنن لە چوارچێوەی خێزانێک و خانوویەکە دوای ئەوە مناڵێتە نێوانیانەوە ئەگەر لە بنەماکەیەوە بە شێوازێکی باشکارە بۆ نەکردبێ ئەم بەختەوەری لەو خێزانەیە لەوانەیە ڕنگدانەوەیشی باشی نەبوو بێ و ئایا ئەو کێشە و گرفت و ئەو کەیسانەی کێسا لە دادوەرەکانە لە دادگاکانە هەیە ئەگەڕێتەوە بۆچی کە خێزانێک بەختەوەر نین و دوجارە بێتە هۆی لێکترازاننی هاوسەرەکان و ئەگەر کەسێک بەختەوەر بێت زۆر جارەڵێن لەوانەیە بەختەوەری بە مادە نەکڕێت بەختەوەری بە خۆشەویستی بکڕێت بەختەوەری بە ڕێز بکڕێت بەختەوەری بە باوەشێکی خۆشەویستی و گەرمەوە بکڕێت ئایا ئێمە توانیمان لە ناو کۆمەلگاکەی خۆمانە بەداخەوە لە ئێستاە لە ئێستای ژیانی ئێستاە ئەتوانین بەختەوەریە بەستینەوە بەلایانی مادەوە ئەگەر کەسێک دەوڵەمەند بێت پارەی پێ بێت وڵا خێزانێکی بەختەوەر بەڵام ئەگەر بچینە ناویانەوە وەڵی زۆر وێرانە بەڵام ئەگەر خێزانێک ئەو ژن و مێردە بە نەهامەتیە نابێتیان من قەت قسەیەکی دایک من بیر ناچێ ئەی و باوکت بە چیلۆ ئاردیە نایە ماڵەوە سەرخێزانێکی زۆریش بووین بەڵام کە نەمانێش مناڵەکان پێتان پێی بزانن هەمومان دانیشتین و نانێکی کەمیش بێمان خوارد بەڵام دڵمان خۆش بوو ئەی بۆ لە ئێستەیە ئەم هەموو نیعمەتە هەیە و ئەم هەموو جێگە خۆشە هەیە و کەچی نابەختەوەری زۆر پرسیاریکە هەیە دکتۆر پێشڕۆ حەمالی لێ و ڕاشکاری خێزانی با بەڕێزیان زۆر نەوەستێ بێت ئێرە ئەو زۆر زانیاریمانەیەتێ دکتۆر جانیا خوا بەخێر بێ بەیانی باش بەخێر بێ دکتۆر جان خوا بەخێر بێ بەخێر بێ دکتۆر یەخوا بەخێر لەگەڵ سەحەر وەکو دەستپێچێت دڵنیام تۆش زۆر دڵخۆشە بیت بۆی کە ئەم بارودۆخەگەر بەرەو ئارامی بڕوا بەرەو هێمنی بڕوا ڕاستی ئێمە ساروخمان بەرناکەوێت بەڵام لە ناخەوە هەموو ڕۆژەکان ساروخمان بەرکەوتووە ناخمان هەژاوە هەر خێزانێ لە ماڵەکەی دەربەدەربێ خۆمان بیرەکەوێتەوە کەچی بەسەر ئێمە شات ئیتی هەر لایەک بێت چکە ئەمە مرۆڤە باشە بابزانم کۆمێتێک چیە لە سەرم بارودۆخە واگەر بەرەو ئارامی بڕوان جاچینە سەرە و لایەنە بەختەوەری بەناوی خۆی گەورە مێرەبان سوپاس و ستایش بۆ خوا دەرفەتی یاین لە خزمەتی بەڕێستان و بینەرانی عەزیزە جەخوا بەخێر گفتوگۆیەکەین و تاوەکو مەڵۆی بخێنە سەر خەرمانیان ئەو شتانێکی هەیە بیریان بخێنەوە تەنیا مجەڕەد لەوە بێم ئەڵبەتە من وا تەسەوڕەکەم نەک هەموو ڕۆژێ واستەکەم هەموو ساتێک چونکە ئێمە گرفەکەمان لەوایە چوونەتە دنیایەکی بچووکەوە هەمومان لە ناو مۆبایلەکانمانە بەشدارین لەو کوشتارێکە هەیە لەو دەنگێکە هەیە لەو ئاژا و کێشانێکە هەیە هەموو ساتێک لە خیاڵمانایەت هەر کاوە سەیری تۆڕی کۆمەڵایەتیەکەی سەیری کەناڵەکانی تیڤیەکەی ئەم پەیامەدەهاتێ تەنانەت ئەم ئێوارەی ڕابردوو لەسەر نان خواردنەکە لە جیاتی خواردن پەیامێکی تری یا پێمان کە هەمووی بەدەر لەوەی کە من بەشدار نەبم ئەگەر منێک بەشدار نەبم لەناو ئەم مەوزوعە ئەگەر کەسێک بم زۆر لە دوورەوە منەک ئێمەیە کە هەموو شتەکان بەسەرمان ئاڕوا دەنگەکان گوێبی سێبین و ئاشناین بەم دەنگانش پێشتر ئازار دراین بەم دەنگانە برینەکانمانە کولێتەوە بەڵام دوجار ئەم شتە ئێوارە لە جیاتی خۆشببختی سەرسفرەکانمان کێشە و مشاکلی ناو وڵاتان و ئەو ساروخانە هاتە ناو سفرەکانمانەوە ئاوێزان بوو لە سفرەکانمان لە جاتی خۆشەویستیەک لە جاتی گفتوگویەکی خێزانی هەموو تەرکیزمان لەسەر ساروخەکان بوو لەکوێ یا لەکوێ نایە هاکەدای ئەمە هەر خۆی بۆ خۆی منێکی تاک ئەگەر لە هەر وڵاتێک بم لە دەرەوە کە متابعی ئەوم کرد کۆمەڵێک ژەهرە خەمە ناخی خۆمەوە ئۆتۆماتیکیان کاریگەریکی نەرێنیم لەسەر دروستەکە هەر ڕوون و ڕاشکاو بم لەسەر ئەگەر جاری وایە ئەگەر فرموودەیەکی شیرینی پێغەمبەری نازار هەیە زۆر کات وزە بەخشە و زەمانەیەتەوە یەکینە ئاوا سەیرەکەی یعنی لە مۆزعا من چ باسی چی بکەم ئەمەت فێڵێ من بچم چ شتێک بەم بەگوێی بیسەرەکانە بەم بەگوێی بینەرەکانە کە ئەم وزعونە ناخۆشە هەموو لەحظەیەک لە جیاتی بیر لەوە کاتۆ چۆن ماڵی ئاوادان کاتەوە بیر لەو کاتە چۆن ئەمە کۆتایی پێبێ چۆن ئەم نەهامەتیانە کۆتایی بێت چۆن کوشتنی مناڵ و گەنج و پیر و هەتا دوایی
ئاوارەبوونی خەڵک کۆتایی پێبێ ئەمە وا 2-3 ساڵە ئەم شتە بەردەوام ئەڕوات هەل لە دەستپێکی غەزە و فڵەستین و دواترەوە ئێران و سووریا و لە ژینگەیەکی لە چواردەورێکین هەموو ئەم شتانە ئەم حاڵەتەمان بۆ دروستەکە دەی هیوادارین تەمەنا ئەکەینەوە بەڵام تر فەرمودەشیرینەکەی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر نەمامێکت بەدەستەوە بوو زانیت قیامەتە ساوە دنیا ئاخر بووە ئیشی تۆ چییە نەمامەکە بڕۆ بینێژە وازمێنە ئەمە پاڵنەرێکە دافعێکە بۆ ئەوەی وزەتەیاتێ ناکرێ من لەم ئەگەر ئەو ژینگەی وابێ من قسە نەکەم ناکرێ ئیش لەسەر پەیوەندی خێزانی نەکەین ناکرێ ئیش لەسەر پەروەردەی مناڵ نەکەین بەڵام بتەوێت نەتەوێت ئەوەی کە بە قسەکەی جەنابەت دانیشی ئەم هەموو دیمەنی شەڕ و بومردومان و ئەم هەواڵە ناخۆشانە بینەری ئەبی بیسەری ئەبی بڵێ کاریگەری لەسەر من نابێت یاخود بۆنمونە ئەوەی کە لە لای خۆمان هەیە بەداخەوە بارودۆخە ئابوووریەکە ناتوانین بڵێن بۆ نمونە هێشتا هەر ئەتوانین وا بکەین کە لە ساسە پارێزراوین لە بەنایە کاتە بە هەر سەرەتا لەمۆ دکتۆر بزانین ئەمەی کە ئەگوزەرێت چی بەسەرمانە هێناوە بەسەر خێزانەکانمانە بەسەر توکمەی خێزانە ئەوە وەکو سەرەتایەک من حەزم کرد ناچینە لە خزمەتە بەسەر وەکوەوەی کە بەختەوەری پەیوەندی بەوەیە کە خێزان لێک دوورەکاتەوە لەبەرەوەی فەوکەس و تەرکیزی خێزان لە جاتی لە خۆیەوە ئەڕواتە سەر شتێکی ئەو نییە وە گرفتەکانمان لەوایە جاری وا هەستەکەم ناتوانم کاریگەریمە بێسەری ژیانی هەمومان بەسراوەتەوە بەداخەوە بە ئەوەی کە بۆ نمونە موچە هات نەهات بۆ نمونە لە ناوچەکە چی ئەگوزارە چی ناگوزارە بەداخەوەمان بەسراوەتەوە بە بابەتە سیاسیەکان ئێستا تۆ بتەوێت نەتەوێت خێزانی ئێمە کاریگەری وەرەگرێلەوە کاتە ئەمە دکتۆر چۆن کاریگرێتە سەر پەیوەندی نێوان هاوسەرەکان سەر ئەو گەرمیە نێوانیان هەر ئەو چەمکەی کە سەرکۆ دەستپێک باسی کرد ئەو بابەتە بەختەوەریە کە ئەوەی کڕۆکشە لە سەرەتا ئەوە دروستکە بەڵام بەداخەوە دەوردە کاڵەوێتەوە بێگومان یەکێک لە گرفتەکان ئەوەیە بمانەوە نەمانەوێت چونکە ئێمە بەشداری لەلا ئەو ژینگەیە و بە تایبەتتر لە ناوچەیەکین هەموو شتەکان شەو ئەخەوی بەیانی هەڵەسی خەبەرێکە بیسی ئەم خەبەرە کاریگەری نەدەنی لەسەر تۆ دروستەکان و هەستەکەی ناشکرێ بەو شێوەیە یەک پارچە دابڕی بەڵام ئەکرێ فلتر دابنێن بۆ بیرکردنەوەکانم ئەکرێ فلتر دابنێن بۆ بینینەکانم ئەکرێ فلتر دابنێن بۆ بیسلەکانم تا چەندێک مامەڵەی لەگەڵا ئەکەم ئایا منێک ئەتوانم وا مامەڵە بکەم چکەمە لە کەیسا بزەبت وا مامەڵاکەین هەر بە سەراحەتەن کە کاتێک کەیسی خێزانیە بینین کە کاتێک کەیسێکە بینین ڕێک پزیشک ئاسا بیر لەوەکەمەوە چۆن نەشتەرگەریەکەکەم و ئێمە دەرو کاریگەری دەرونی لەسرم بەجێنێڵێ چونکە جاری وایە ئەو حەدەسی زۆر ناخۆش لە کەیسەکانمانە هەیە ئەگەر بەمەوە نەقڵ بم ڕێک ئەمە نەقلەکەمە ناو ماڵەوە نەقلەکەم ناو خانەوە دەکەمەوە یەکێک لە تایبەتمەندیەکان ئەوەیە کەیسەکان لەگەڵ خۆما هەڵناگرم و لەمەشا بۆ خێزانیش هەستەکەم کە منێک جێی پەنجەیەکم لەو شوێنانیە تەنیا بە ئەندازێکی ئەوە چی بکەم پلانم چی بێ بەڵام دواتر هەل لەگەڵا بڕۆم مەسەکەم خۆمونە بم ئەچمەنا ئەو ژینگەیە و منێکی تیانیم ئەو ژینگەی تحکم بە منەکە ئایتر وای لێت هەموو بەختەوەری ناو خێزانەکەم ئەبەسرێتەوە بەوە ئەبێ من جارجار نەک جارجار بە هەمیشەیە بێ فلتر دابنێم فلتر دابنێن بۆ بیرکردنەوەکانم فلتر دابنێن بۆ بینینەکانم فلتر دابنێن بۆ بیستنەکانم تاوەکو چۆن وابێ کاریگەری نەرێنی لەسەر بەجێنەیاڵێ ئەو بابەتی کە ڕەتی بە موچە و بەم شتانەوە هەیە ڕەنگە و بابەتێک بێ ئەکرێ ئەبێ پلانی درێژخایانمانە بێ لە خێزانەکانمانە بۆی ئەمەش کاریگەری ئەوەندە قورسی لەسەر قورسمانە سەر بەجێنەیاڵێ بەڕاستی لەگەڵ هەر هەواڵێک دێتی سەوای لاتوو هەموو بەداخەوە خەبەرەکان لە جاتی خەبەرێکی خۆش یعنی ڕۆژێک نابێنی شتێکی خۆش ببیستی و هەر دڵی هەموو موچەخۆرێک لە مشتایەتی ئایا چی لێ دێت تۆ بڵی موچە بێت و یەکێک لە تایبەتمەندیەکانی تر هەر موچەخۆرەکە نییە کاسبەکەش ئەو کەسێک کە کاسبیەکە لە بازاڕەوە وابەستێ بە موچەخۆرەکەەوە کە موچەخۆر موچەی هات منش بازاڕمە بێت کە ئەو نەبوو منیش نامبێ هەموو یەک زنجیرەیە هەر فعلا ئەم حاڵەتە شەیە لە کاسبی کەسابەتە ئەم ئەچێ وەریەگرێ ئەیا بە ئەوچێ یاتەوە بە ئەوە شتێکی تر پێداویستەکە تراوە دەوری ئەڕاتەوە و گەڕێتەوە تا شوێنی زۆر باشە دکتۆر من هەر لە پێشەکیەکە پرسیارێکم کرد نمونەیەکم لەسەر خۆم هێنایەوە ماڵی خۆم هێنایە هەنی لە ڕابردووە هەرچەند نەبووش بووین بەڵام دابوونەریتی ئەم ناوچەی خۆمان و کەلتوری خۆمان لایەنە کۆمەڵایەتەکان وای کردو و پێمان و دیار نەبێت بۆ ڕێزگرتن هەبوو ئەمەش وای کردو بەختەوەری دروستکە لە خێزانە لە کۆڵانێک هابووی ئەم ماڵەمانزانی کە دراوسێمانە کەم دەرامەتن
بێ ئەوەی هەستی پێ بکە و تۆ خێری پێ بکە یارمەتی بێ ئێوارە خواردنێ دروستەکە پێشەوەی تۆ بی خۆی قاپەکە چوو بۆ ئەو هەسە کرد ئاسوودەی لە دوو خێزانە دروستە بوو هەسە کرد لەسەر سفرێک دانیشتی خواردنەکە زۆر کەم و کوڕی پێوە دیار و بەڵام دڵخۆش بووی بەڵام لە ئێستا هەموو شتەکان ڕاستە کەم و کوڕی هەیە بەس هەر شتەکان بە تێری خۆی هەیە بەڵام بەختەوەری نییە یعنی من چەند هاوڕێکمێن پارێزەرن ئەڵێ سەرکۆ ئەو کەیسانی ئێمە لە بەردەممانایی بینی خێزانەکان لە دادگایە بڕوا بکەی ئەوە نییە بێتە دادگا ڕاستی ئەوەیە کە لە نێوان خۆیانە یان کەسێکی بەڕێزی وەکو تۆ دوو تەی جوان دوو قسەی جوان بکات ئێتە پێویست ناکە بچێتە دادگا ئەم کەش و ژینگەیە بووە دروست بووە لەسەر ناوچەکەمان بووە هەست بۆواکەنی تر خێزان کاڵبوونەوەیشی زۆری پێوە دیارە بەختەوەری تیانەماوە لە سێ بابەت و سێ بنەمات و وروژان کە هەمویان یارمەتی دەرن بۆ بەختەوەری و ئاسوودەی خێزان جارە پرسیارێک لەمەوە دروست بکەین ئێمە ئایا بەختەوەری یا ئاسوودەی خۆی بەدەسێ یا ئەبێ هەوڵی بۆ بیت ئیکتسابە کامیانە ئەمە پرسیارێکە ئەگەر ئەبێ هەوڵی بۆ بم کەواتە بەخت نییە ناڵم بەختەوەریە ئەو کاتەڵم ئاسوودەیە چونکە ئەگەر وتم بەختەوەریە ئەڵم ئەمە بەختێکە بۆ من هاتووە بێ ئاسوودەم کات یانی تو واز پێین بڵێ لەوەی کە کەسێکمان توش بوو بڵێن وڵا کەسێکی زۆر باشەوە بەختمە بوو ئەگەر قسەکە لەسەرەوەیە ئەگەر من لەگەڵ بەرامبەرەکەمە ئایا بەختێتی وایە یا ئیشی بۆ کردووە بێگومان بەبێ ئیشکردن نەبووە ئەوەی جەنابەت فەرموود دایکم کە خواردنێکی تر ڕێزگرتنێکە بووە ئەزانی ئەمە چی کردووە ئیشی لەسەر ئەمە کردو چۆن لە ناو خێزانە ڕێزگرتنێکی تایبەتمەندیە بێ بۆ گەورەی خێزانەکان هەستە کرد پیرۆزیەک درابوو بە باوک پیرۆزیەک درابوو بە دایک بە هیچ شێوەیەک وشەیەکی جاری وابوو زۆر بکات لە پێشینمانە وشەیەکی نەشیا و نەئوترا لە بەرچاو مناڵەکانە بەرامبەر بە دایکەکە بەرامبەر بە باوکەکە کە ئێمە زۆریشین دکتۆر حەو خوشک و سێبرای ماشاءالله تبارك الرحمن هەر لە یەک دایکیش بەزیتر ئەوە بوو یعنی ئەو نەریتە جوان تا باوکم لە مزگەوت نهاتایەوە لەسەر سفرەکە دەستمان یعنی هەست کردووە قودسیەتێک و پیرۆزیەک بۆ باوکێ تا باوگنێتەوە سەر و سفرێ کەس ناخوا ئیتر هەموو کوڕەکان حەزیانەکرد زوو بێ بە باوک ئەزانی حەزێکرد ئەم قودسیەتە وەرگێ حەزێکرد پیرۆزیە وەرگێ ئەم ڕێزەی ئەم قەدر و ڕێزەی ئەم خێزانە بۆی دانێ حتى ئەگەر تێبینی فەرمووی لە کاتی یعنی ئەوەندە ڕێز گیراوە لە مەوزوعی پرۆسی هاوسەرگیریشە خانمانە چون هەموو شتێکیان ڕاوێژانەکرد بە سەراحەتە ئەمە شتێک نییە بڵێ وەڵام لە قەدیمە ڕاوێژ نەبووە بە پێچەوانەوە ڕاوێژیان لەگەڵێک ترا کرد گەنگەشە قسەکانیان نەکرد کەسێکە هاتە خواست بینی کچەکەیان دوای خاتونەکەی وڵای ترە قەرار لە دەستی باوکیاتی بەڵام لە ژێرەوە شەنوکەویان کردووە ئەگەر دایک ڕزامەندی لەسەر بووە زۆربەی کات باوکەکەش ئۆکەی لەسەرە کرد بەڵام شتەکەی یابەوە هەیمنەتێک و کەسایەتیەک هەیە کە قودسیەتێکی باوکە کەسایەتێکی هەم قەدرداریکی لە خانەوادە هەیە کە ئەبێ قسەی بخوا بۆیە هەموومان بە مناڵەکانیشەوە هەموو هەرچی مناڵە بوو چاوەڕێ ئەوە بین باوکمان ئەگەر بڕیارێک دەرکا بۆی تجاری وایە چین بە دایکمان نەڵێن بۆی ئۆکەیمان لە باوکمان بەوەستێکمان بۆ بکە وانە ئێمە قسەکە لەسەرەوەی هەستەکەی هەیمەنەیەکی جوان هەبوو لە ناو خێزانە ئەم ڕێزگرتنە هەبوو ئەم ڕێزگرتنە مانایەکی تری بەخشی بوو بە خێزان کە قوبوڵی هاوسەرەکەی هەبوو بە هەموو شتانەی کە هەبوو مەڕاست ئێستا گرفتەکە لەوایە قوبوڵی ئەمەمان نییە یعنی سەیرەکەیت بەداخەوە زۆربەی کات لەگەڵ یەت باسیەوە کە مناڵەکەی لەگەڵ خۆیان هێناوە بۆ کەی سەڵم با مناڵەکە بڕاتە دەرەوە مامۆستا هەموو شتێکە زانێ کاک دۆر هەموو ئەو ئاگای لە هەموو شتەکانێتی خۆی ئۆتۆماتیکیان تۆ وا لەم منداڵەتەکەی هەر لە ئێستا وەرژینگەیەک فراهەم بێ لە ئایندا بیری و ڕێز و شتێکی نییە بۆ هاوسەر مەهمایکان هاوسەرەکەی باشترین کەسیش بێ چونکە تۆ ئەوەندە شتت خستۆتە مێشیەوە پیا وایە ڕەتفعل و پەرچەکرداری بۆ دروست بووە ئەوێ پاڵپشتێ بۆ خۆی دروستکە یا بە پێچەوانەوە باوکەکەی هێت ئێوە قسەکان پاڵپشتێ بە کچەکەی بە کوڕەکەی ئەها دایکت چۆنەکە دایکی چۆنەکە ئەمە ئێوێ بەهای دایکی لە بەرچاو مناڵەکەی کەمە بێتەوە و هەر کاتێ بەهای دایک لە بەرچاو ئەو منداڵەکەم بووە بێگومان بە بەهای تۆش لە بەرچاوێک کەمە بێتەوە یعنی هەر کاتێک من هاتم قسەم لەسەر خێزانەکەم کرد خێزانەکەم قسە لەسەر من کە بەهای هەردووکمان لە بەرچاوی مناڵەکەمانە کەمە بێتەوە ئەم ڕێزگرتنە نامێنە شتێک ئەبێت کە ئەوە دروستە بێت کەواتە من هاوسەرەکەمە قوڵ نییە هاوسەرەکەم منی قوبوڵ نییە وەکو ئەوەی هەم بیر لە چیە کاتە پرۆسێسی چیتر دروستە بێ گۆڕانکاریکردن لە بەرامبەرەکانیا
بیر لەوە کاتەوە چۆن هاوسەرەکەی بگۆڕێت چۆن ژنەکەی بگۆڕێ و توێژینەکان پێمان دەڵێن ڕێژەی گۆڕینی ئەوەی کە داوای گۆڕانکاری بکات خانمان زۆرتر یانەوە هاوسەرەکانیان بگۆڕن بۆ ئەو خواستی کە خۆی ئەیەوێت بۆ ئەو نەمەڵی ئەو جۆرە سلوک و ڕەفتاری کە ئەیەوێت ئەمەش دوجار گرفتێک دروستەکە ئاسوودەی لە ناوە بە کە ئاسوودەی لە ناو برد چی دروستە بێ لێرە هەنگاوی دووەم دروستە بێ بە هەمیشەی بیر لەوە کاتەوە بەراوردکاری دروستە بێ هەر خودی بەراوردکارەکە یعنی تۆم قوبوڵ نییە بۆیە بەراوردی فلانە کەسەکەم بە تۆ پیاوی فلانە کەس وایە پیاوی فلانە کەس وایە پیاوی فلانە کەس وایە ئەم پیاوە وا تەسەوورەکە بەهایەکی نامێنێ لە ماڵە پەرچەکردداری بۆ دروستە بێ کە پەرچەکرددار دروست بوو ئاسوودەی نامێنە یا بە تایبەتمەندیکی تر هەندێک لە خێزانەکان ئەکەونە هەڵەیەکەوە چ پیا و چ ژن نمونە ئەهێنێتەوە بە کەسی نزیکەکان بە هاوڕێکان ئێ نازانی ئەمە تۆ قومبەلێکی ترێخیتە ناو ماڵەکەتەوە ئاسوودەی لە ناو ماڵ لا ئەبەی وەغیرەیەکی ناتەبیعیانەی ئەم کەسە دروستەکەی بەرامبەر ئەو کەس ئەگەر برایەتی ئەگەر خوشکێتی ئەگەر هاوڕێی نزیکێتی ئیتر حەز بۆ مەجلیسانە ناکات چونکە هەستەکرم بەهام کەمە بێتەوە بەراوردکاریەکەم ئەمە یەکیان بوو لەو شتانێکە وروژانت ڕێزگرتن بوو ڕێزگرتن یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئاسوودەیی ناو خێزان دکتۆر ئێستا لانێ زۆر بە درێژایی ڕۆژ خێزانەکان سەردانی بە ڕێزت ئەکەن لە پاڕ ڕێزەکە چیتر بکە خێزانی ئەم سەردەما تاکو ئەم کەشتیە تۆزێک بەرەو کەناراوەکان بڕوات ئەمەنە لە ناوەڕاستی ڕێگانەوەستە یەکێک لە تایبەتمەندیەکانی تر کە ئێستا هەستەکەین ئەمەمان کەم بۆتەوە گفتوگوی خێزانی نەماوە بەڵێ دکتۆر جارانیش نەبوو بەخوا ئێستا لانێ سەرکۆ هەر زوو باسی دایک و باوکێکە باوکت بە ڕەحمەت بێ ئێمە ئەبینین لە جارانیش ئەم گفتوگۆ خێزانی زۆر جار ژنمەردەکان شەرمیان لە یەکە کرد بەڵام ئێستا بوو ئەمە نەگەن ئەزانی جاران چۆن بوو زمانی ئاماژە بوو لە یەکتریان خوێند و یەکتریان ئەدوان بە بێەوەی تێبگەن سەیری چاوی ژنەکەی کرد سەی دەموچاوی کرد ئەیزانی چیاڵێ سەیری دەموچاوی پیاوەکەی کرد سەیزانی چیاڵێ بەڵام ئێستا ئێمە هەر نیمانە ئەمەشمان نییە یعنی ئایکۆنی چاویشمان نییە یعنی پێشتر ئەگەر بڵێم گفتوگۆی زارێکیمان نەبووە بەڵام پەیوەندیکی تر هەبووە یعنی کۆمونیکیشنێک هەر هەبوو ئیتصالێکە بووە لە بینی ئەم ژن و مێردا حتا ئەکرێ جاری وا هەبووە بەڵام هەر ئەمە کۆمەڵێک شتە بۆ کە ڕوبەری هاوبەشی بۆ دروستکردون ئەگەر تێبینی فەرمون جاری وا بۆ ڕەنگ پیاو لە شوێنە خەوت بێ مناڵەکان و دایک هەموو لە شوێنێک خەوت بێت وانە یعنی تەنانەت ژووری نووسین جیاشیان نەبووە بەڵام هەستەکەی زۆر بەری یەککەوتیان هەبوو بە یەکەوە ئیشوکار بۆ هەرچی شوارەکان بۆ بێکەوە کردویان نەزانی ئەزانی لە گوندنشینەکانە ژن و پیا و هەردووکیان کە ئەچوون زەرعاتیانە کرد بەسەن ئیشوکارەکانیانە کرد هەموو پێکەوە ئەڕۆشتن درەویانە کرد زەرعاتیانە کرد ئەوە نیە خۆی بۆ خۆی ئەمە لە نزیکبوونەوە دروستەکە دا ئەنیشتن پێکەوە چێشتەنگا و نانێکیانە خوارد دوای کاتەکەی تر ئەهاتنەوە یەک شتێکی تر ئەمایەوە ئەکرا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان گرنگیان پێەیە خێزانەکان سەردانی یەکتریانە کرد ئەمە جۆرێک تەفریقی ئەبوون ئەنجا ئێواران شەوان کە کۆبوونەوە لە دەوری یەکتر لە گوێ ئاگردانێکە ئەو کاتانێک کەشی پیانۆ کەشاوەرزی کەشی زەرعاتەوە بوو نەئەجوڵان تر هەمووی ئاتنەوە کفت و عیلاک بەیانی زۆر ڕۆشنەوە خەوێکی تەندروستی مەزبوط ئەو کاتی تر کە هەیان بوو دایمە شەوچەرایان بوو ئەمە چوونە ماڵیکە ئەویکە ئەچون بۆ ئەو ماڵیکە حەزیانە کرد بە ئاواتەوە بوون بۆ سەردانیکردنی یەکتر چەند کیلۆمەتری دەبڕی بە پێ ئەسڵ ئێستا ئۆتۆمبیلەیە ناچی سەردانەکە بێ یەک دنیاشتمان کردو ئەمانەمان نەماوە کە لەگەڵەوەی ئەمانەشمان نەماوە گفتوگۆکردنمان حزۆری نییە ببین بەدیلێکی تر بدۆزمەوە بۆ ئەمە قەتیس بووم لەناو چوار دیوارێکە لەنا ئەم چوار دیوارە چیم هەیە ئایا گفتوگوی خۆمم هەیە ئایا شتێکم هەیە ئەو تەنفیزی تاقەکەی بە فلانەکەس و فلانەکەس دائنیشتن و سوحبەتیانە کرد و باسی زەمەنی خۆیانانە کرد پیاوەکان هەروە ئێستم تەنفیسە هەیە ئەمە پرسیارە یعنی سەیرەکەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان تەواو تەس کردوتە ناو مۆبایلەکانمان لە ناو مۆبایلەکانیشمان ڕێک لە ماڵەوە هیچ گفتوگۆیەکمان نییە ئەو کاتێک کە گفتوگۆشمانە بێ ئەڵێن کاکە ئێمە خێزانێکین گفتوگۆکەین بەڵام مەرجەکانی گفتوگۆکردنیتیانە یعنی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە گفتوگۆکردنە هەر ئەوە نییە من ئەگەر شتێکە بوو بێ لە پێشترانە بوو بێ ئێمە لە دنیای تازام ئەبێ ئێستا
خوێنەواری گەنجەکان ئەخوێنێتەوە دنیایەکی ترە بینێ ئەبێ من مامەڵە بکەم چۆن بتوانم خێزانێکی ئاسوودە بکەم کە لە پێشتر ئەو شتەی نەبووە پڕی بکەمەوە ئەو شتەی کە هەبووە گەشەی پێ بم ئەمە قسەیە باش دکتۆر جاران ئێستا ئێمە بەراوردکاریەکەن لە نێوان ئێستا و جارانمان چون جاران لە چاو ئێستا ژیانەکان سەرکەوتوتر بوو هەر نەبێ ئاماری جیابوونەوە زۆر کەمتر بووە هەتاکو ئێستا ئەگەر بە نیشانەیەک بۆ سەرکەوتوبوونی ژیان ئەوە حساب بکەین ئەمان بینی بۆ نمونە بە قسەکەی بەڕێزت باوک لە ماڵە شکۆیەکی هەبوو قەڵایە بوو هەر کەسێک کێکەشکە ئاهات بەلای باوکەوە قسەیە کرد مەرجژنی هەمیشە لامانوا بێ بۆ نمونە پیاو نابێت تێک بڕۆخێ بەڵام ئەوەی کە ئەمان بینی هەر کەسێک هەر شتێک وایە پاڵی ئەدا بە پاڵی باوکەوە و یان خاوسەرێک ژنەکە بە هەمان شێوە بۆ پیاوەکە ئێستا ئەبینین دکتۆر زۆر جار پیاوان من ناڵم پیاوانی ئێستامان فشار لەسەریان نییە بەڵام زۆر جار پیاوانی ئێمە زۆر لە چاوجاران زۆر تێکەشکەن زۆر بە قسە دەری ئەبڕێن اینجا بۆ نمونە بەڵام ئەوان هەر ئەیانەوێت وەکو جاران سیر بکرێنەوە واتە ئەو پیاو سالاریەکە بمێنە لە کاتێکە بۆ منە ڕۆڵی ئێستا ژنەکانیش گۆڕاوە دکتۆر ژنی جارانمان لە ماڵەوە بەس ئیشی ئەکرد زۆربەی کات ئێستا ژن ئەچێ لە دەرەوە ئیشەکە دایکە ژنە هاوسرە لە دەرەوە دەوام ئەکا کۆمەلگا دروستەکە هەمووانە مەعاشە هێنێتەوە لەم بارودۆخەیە شان بەشانی پیاوەکە پارە ئەخاتە سەر خەرجی ماڵەکە بەڵام پیاوی ئێمە هێشتا هەر تەوەقعەکات هەر وەکو ئەو جارە هەر قسەی خۆی هەرچە من لەگەڵەوەم هەر ئەبێ یەک نەفەر لە ماڵەوە قسەی یەکەم هەر ئەو بیکە بەڵام مەبەستم ئەوەی ئیتر وەکو جاران لەوانەیە پێویست بە ئەوە نەکات کار یەک نەفەر دموکراسی ئەوێت ئێستا زیاتر دوو تایبەتمەندی لە خزمەت جەناب تا بڵێ ئێمە سەرکردەمان پێویستە نەک مدیرمانەوێ چونکە سەرکردەمانەوێ لە ماڵە نەک مدیرمانەوێ چونکە مدیر بەس یە بە دوای وردەکاریە ئەگەر ئەمە یەک دوو ئەمە ئەوە سەرکردە ئەوەیە ئیشەکان سپاردنەکات ئەم ئیشی ئەوە سپاردنی ئەکات دەسەڵاتیشی هەیە سەلاحێتیشی هەیە و لەگەڵیشیە ئەمانەی کە پیاوی جاران جۆرەك سەرکردە ئاسان مامەڵی کردووە تو ئەم بۆعدە لە مێشکم دەربکەم کە مەسەلەی پیا و سالاری ئەمە هەستێک کرد سەنەدێکی تر هەیە هەر ئەوەندەی کە خێزان و هەستێک کرد جۆرێک مەرجعیەتێکە مناڵەکانی باوکیان بە مەرجع سەیرەکەن دایکیان بە مەرجع سەیرەکەن ئەم مەرجع بوونە پاوەر بوو بۆ باوکەکە بۆ دایکەکە جە زۆر بۆیە لە پەروەردەی مناڵە ئێمە زۆر کات ئەڵێن مەیەڵە مەرجعەکان لە دایک و باوکە تێپەڕێ بۆ خەڵکیکە ئەم مەرجعە نەمانێڵاوە هەست بەم مەرجعی بوونی خۆی ناکە هەست بە مەرجعی بوونە ناکە ئەیوێت چۆن ڕۆڵ ببینێ ناچار کۆمەڵێک فاکتەری کە بەکارێنێ کە ڕەنگە نەگونجاو بیتەیە وا تەسەوڕ مەکە ژنی پێشتر ئیشی نەکردووە زانی سەرخان قسەکە لەسەر ئەوەیە باوەڕت بێ ئێستا جۆری ئیشەکان گۆڕاوە ئەگینا جاران ئێستا بۆتە مادیاتێک لە پاڵپشتی پیاوەکەیەتی بەڵام پێشتر هەر بە هەمان شێو خانمانی پێش و زەرعاتیشی کردووە احترامەن ئیشی مەڕووماڵاتیشی کردووە ماڵداریشی کردووە میوانداریشی کردووە و لەگەڵ میوانداری ئەوانە خانوادەیەکی زۆر خۆشبەختتریش بوو لەما دکتۆر ئێستا کاسەدراوسیان کردەوە لە دەرەوە ئەمانەش بۆ ئێستا جاران ئەوەش نەبوو کەسێ بە یارمەتی خاتوونی ماڵەوە بات و ئەمانە هەر خۆی بووە قسەکە لەسەر ئەوەیە کە کاکسەرکۆ باسی کرد کاسەدراوسیانە بووە ئەزانین چی بەخشی خۆشەویستی خۆیانیان کردو لەگەڵ ئەم دیوە لەگەڵ ئەو دیوە لەگەڵ ئەو دیوە ئەحساسی نەکردو فەرقێک و تەبەقاتێکی لە بینی ئەمە ئەوە هەستیان کردو ئەو شتێک کە خۆم حەزەکەم بیخۆم ئەوش بیخوا ئەنجا لەگەڵ ئەم حاڵەتە ئەمان ئیشکردنێکی زۆریان پێکەوە کردووە بەڵام ئێستا حاڵەتەکەوای لێت و ئیشکردنەکە بۆتە بابەتی مادیات بەداخۆ پێشتر هەمان خانم نەبوو یارمەتی هاوسەرەکەی یاوە بەروبوومی مەڕووماڵاتەکە هاتوۆتە سەر خانەوادەکە بەروبوومی گەنم و دەغڵ و دانەکە هاتوۆتە سەر ناو دەخلی ماڵەکە هەمان شت نەبووە بەڵام بە سیولێکی نەقدی نەبوو ئافرەت بە جیا وەریگرێ بڵێ من ئەمە هی خۆمە ئەوانی توێ هەر خودی خۆی ئەمەش کێشێکی تر دروستەکە قسەیەکەیە بەزەمە بۆ خێزان نابێ منم تعبیرم گۆڕیوە ماڵمان جای ئین کیسەمان ماڵمان ماڵ و گیسەمان جیایی شتێکی وا هەیە شتێکی لەو بابەتەیە مەبەستەوەی دکتۆر حسابەکان حسابەکانمان جیا کردەوە من کردو ماڵمان ماڵی و کیسەشمان هەروایی شتێکی وام کردووە گۆرم کیسەشمان هەروایی کە بوو بەوەی کە تۆ خۆ جیاکاریت کرد یعنی من جیاواز لەگەڵ تۆ مامەڵاکەم هەرچەنە ئەمە پاوەرێکە بۆ ئافرەت بۆ خانمان بەڵام ئەکرێ ئەم پاوەرە سوودی لێ ببینن بەوەی کە بێتەوە ناوی یەک خەزێنە لێەوە دابشکاری کرد پێداویساتی خۆی جێبەجێ کرد شتێکە بوو کە
سەرنجی ڕاکێشان ویستم قسەی لەسەر کەم و دوایی بە مەوزوعێکی ترا ڕۆشتین یەکێک لە تایبەتمەندیەکانی تر کە وتمان گفتوگۆ لە ناو خێزانان نیە حساباتی گفتوگۆکردن و میکانیزمەکانی گفتوگۆش ناکەین ئەکرێ هەبێ چونکە ئەم قسەم کرد و تەواو نەکرد مفتەداکەم و تۆ خەبەرەکەی نەوتووە ئەکرێ گفتوگۆکردن هەبێ لە ناو خێزانە بەڵام ئایا تا چەند گفتوگۆکە دروستە ئەمە پرسیارە چونکە ڕەچاوی ئەوە ناکەن ئایا لە کاتی ماندووبوونا گفتوگۆکەن کە لە کاتی ماندووبوونا نابێت گفتوگۆکرێ کاتی برسێتی نابێت گفتوگۆکرێ حتا کۆمەڵک تایبەتمەندی هەیە یەکیان بە پێوە بێکیان بەدانیشتنەوە نابێت گفتوگۆیە بکرێ هەموو معارەزە بۆشت حتا تەنانەت ژوور و شوێن و مەوقعەکەن و لۆکیشنەکە کاریگەری لەسەر گفتوگۆیە ئەبێ کاتەڵ بژێرمە و کاتش کاتێکە ئەڵێ بژێرم ئەو شوێنە کوێ هەڵێ بژێرم کە گفتوگۆی لەسەرەکەم بەداخەمە گفتوگۆکانمان وای لە هاتووە ئەمەیە بیسەپێنم بەسەر ئەوەی تراکە حەق بە منە گفتوگۆکانەوە نییە بۆ کێشە چارەسەر یەکێک لە تایبەتمەندەکانی قبولی ڕای جیاواز ناکەین ئەمەوێ ئللا شتێکی خۆمە بیسەپێنم یەکێک لە تایبەتمەندی گفتوگۆ ئەبێ حسابی ئەوە بکەم ئەم گفتوگۆیی کە من ئەیکەم لەگەڵ بەرامبەرما شتێک نەبێ ئیسیفزازی ئەوی پێ بکەم لۆمەی کەم سەرزەنشتی کەم ئەمانە نەبێ ئەمە یەک جارم لەسەر لۆکیشنەکەم با بڵێم گفتوگۆکردن لەو شوێنە نابێت لە ژووری نووسنا گفتوگۆ بکرێ هێزی پیا و زاڵە لە ژووری نووسنا لە مەتبەقا هێزی ژن زاڵە لە خانم زاڵە حتا لە ژووری نووسنی مناڵە ئەگەرە چیتە ژووری نووسنی مناڵەکە و گفتوگۆ لە مناڵەکە دەکەی تێبینی بکەن عەقڵی لاشعور دەبێت زوو تەسلیم مناڵەکە دەبی چونکە گفتوگۆی هاوسەنگ نییە لەبەرەوە بێ بچیتە شوێنەکە هاوتەری بێ لە هۆڵێکا بێ لە شوێنێکی ژووری میوانەکە کە مشتەرەکەایە من چەند پرسیارێک ماوەزی تو بزان فریان ناکەم و پرسیاران لەم بکەم یەک پرسیاری کۆتاییمێ ئەیکەم دکتۆر هە لەسەر ئاسوودەیی ناو خێزان ئایا ئەگەر ژن و مێردەکەش ئاسوودە نەبن ئێمە زۆر جار زۆر وتن زۆر خراپە شتی کەم و شتی پوخت جوانە لە چارەسەرکردنی کێشەکانە بەختەوەریەکانە و لەو شوێن و کاتەی کە تۆ کێ قساکەی ئێستا بەداخۆ لەم کات و زمانەی خۆمانە نەک تاسیری لەسەر خۆمان بەجێ هێشتۆ کە جیابنەوە و ژیانیان تێگەچێ بەڵکو لەسەر مناڵەکانیش بەجێ هێشتووە کە چاڕێکین ئایندەی ئەوانیش بەرەو ئایندەیەکی خراپ بڕوە من بە یەک نمونەی بەسیت ڕۆژێک دەرسم بە تەلەبەیەکمەوتۆ لە کاتی امتحانات هەبوو دەور خولیام تمۆرە کوڕم چییە مشکلە و داخڵە کرا بۆ امتحان تی وەڵای مامۆساوتم بەشکم یارمەتیەکی بە مامۆسایەک دەرسێتی بەس لە ئاینا دەرچوو بەڵام مشکلەم نییە باوکم توێتی کێشۆ نەبێ ئەها ئەم پاڵگرتنە ئایندەی مناڵ تێگەیان چۆن بتوانین ئەگەر خۆمان ئاسوودە نەبووین بەڵام ژیانی مناڵەکەمان تێکنەیە شتێکی غەریبیت پێ بڵم کاک سەرکۆ بەڵێ مناڵەکانمان چیان ئەوێ لە ئێمە یەکەم پێداویستی مناڵەکان چیە لە دایک و باوک بەڕای جەنابەت ئاسوودەی و ژیانێکی خۆشە بۆ دابین کات بریتە لە ئاسوودەیی بینی دایک و باوکی نەک حاجە و پێداویستەکانی واتە سەڵگی من ئەمەم پێویستە ئەوم پێویستە ئەوم پێویستە یەکەم پێداویستی و سەرەکی ترین پێداویستی مناڵەکانمان سەیری دایک و باوکی کە بزانە چەند ئاسوودەن دوو زوومی کامێرای لە چاوە سەیری یەکە بە یەکە هەنگاوەکانت هەڵەگرێ ئەنجا بیر لەمە ئەەکەمەوە سەرنج بۆ ئەمە ڕایکێشەیە ئایا حتا ئێمە لە کەیسەکانە زۆربەی کات ئەم شتەش بەکارێنین بەڵێن چاوت کە بە هەنگ نەکبیکەی بە مێشولە بە دوای جوانیەکانە بگەڕێ هەنگ بە دوای گوڵاگەڕێ مێشولە و مێش و مەگەز بە دوای شتی بێکەڵکاگەڕێ لەبەر ئەوە بە هەمیشەی پیانەڵێن بە خێزانەکان بۆ ئەوەی لە جیاتی ئەوەی حساباتی کەی چونکە ئایندەی ئەم مناڵەت لە بینی ئەم دوانەتانایە ئەمیش هەمانش دووبارە ئەکاتەوە بە شێوەیەکی زۆر خراپتر و نەرێنیانەتر وە تاکێک بەرهەمەێنم بۆ کۆمەڵگا تاکێکی ڕووخاو بەرهەمێنم هەمیشە بە خێزانەکان ئەڵێم تکای یاسای نەوەنۆ جێبەجێکە یاسای نەوەنۆ بریتە لە چی بە چیرۆکێک ئەم یاسای نەوەنۆی ڕوونکەمەوە زۆر بە کورتی سوپاس لەبەرەوە حەزم کردم چیرۆکە بخەمە کۆتاییەکەی یاسای نەوەنۆ بەمە مامەڵە بکە یاسای نەوەنۆ ئەڵەن جاریکیان پاشایەکە بوو هەموو شتێکی هەبوو بەسەر سەرجەنێکی بێتاقەتە ئاسوودەیی نییە زۆر بێتاقەت و خەمبار بوو وەزیری دەسەڕاستی خۆی بانگ کرد وتی پێم بڵێ چی وا لە منەکە تا من ئاسوودە بم کارگوزارێکی مێ ئەم کارگوزارم زۆر زۆر ئاسوودەیە ئەویش لە وەڵامەوتی قوربان یاسای نەوەنۆی بەسەرا جێبەجێ بکە وتی یاسای نەوەنۆ چییە وتی ئەم کارگوزارە یاسای نەوەنۆ بەسەرما جێبەجێکە ئەم شەو بڕۆ تورەکەیەک لیرەی بۆ بەرە لەسەر تورەکەەکە بروسە 100 لیرە بەڵام نەوەنۆ لیرەی تێبکە
ئەم نەونۆلیرەی کە تێت کرد بیە بەم خانەوادەی و هیچ مەگە و چاوەڕێ نەتیجەمە ئەڵێ شەو ڕۆژ دوای لە دەرگای ماڵەکە لە خۆشیانە نیان نەزانی چیەکەن لە بەرەوەی پاشای وڵات هاتۆ سەردانی کردو تورەکەیەک لیرە یا پێی کە تا دوێنێ لیرەیەکیان نەبووە ئەڵێ لە خۆشیان دانیشن لەگەڵ مناڵ و خێزانە دەستیان کرد بە ژماردنی لیرەکان یەک ژماردیان ئەمە چەنە هەر چۆن حسابیان کرد 90 دەرەچێ تۆ بیژمێرە تۆ بیژمێرە دابەشیان کرد دەداوانە هەر 90 دەرەچێ وتیان وەرن با بڕۆین لەوچێ پاشا خۆی هاتووە خەڵکێک نەیەناوە تا بڵم لێک بردووە با بڕن بە دوایە بکڕێت لەم ڕێگەی لەوچێ هاتوێ بە دوای ئەم ڕێگەیە گەڕان بە دوای ئەو ڕێگەیە گەڕان بە دوای ئەو ڕێگەیە گەڕان تا نزیکی بەرەبەیان ئەنجا هەمویان ڕێک بوون بە ئاگرێکەوە بە دوایە گەڕان بۆ تاکە لیرێ بدۆزەوە دوجار نیاندۆزیەوە بەیانی ڕۆژ بە دەموچاوێکی بێتاقەتەوە ڕۆی بۆ لای پاشا داوای چای کرد یەکسەر چاکی بۆ برد بە سەیری دەموچاوی بێتاقەتە وتی ئێستا تێگەشتم لە یاساینەوەنەوە دوێنێ یەک لیرەی نەبووە بەڵام ئەم شەونەوە لیرە ماوەپی یەک لیرەی نییەکەی ئەو نییە هەموو غەمی لەسەر و لیرێ داناوەکەی ئەو نییە ئاسوودەی خێزانش ئەمەیە بە دوای شتە جوانەکانی هاوسەرەکانتان نابگەڕێن بە دوای شتێکا مەگەڕ کە لە ئەساسەنی ئەو نییە قبوڵت بێ وەکوەوەی کە هەیە بە دوای جوانەکانە گەڕای شتی زۆر جوانە بۆ دەرەکەوێت کێتە لامان ئەڵم جوانەکانی هاوسەرەکەت پێ بڵێ ئەڵە هیچ چی نییە کاکتۆر هەم تۆ بیرکەرەوە تۆزە بیرەکات و دەیت تۆزێکی پێڵم وردە یەک دوو پرسیار لەگەڵ ئەی جوڵێنم پرسیاری لە یەکەم سیرەکەم ئەمەی هەیە ئەوەی هەیە 12 بۆ ڕیزەکە ئەڵم ئەمە یەکێک لەوانەی یارمەتی دەرن بۆ ئاسوودەی ناو خێزان کەواتە زۆر بوویمە خێزان ئەم بابەتە زۆر دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆی کە کۆمەڵە ڕوونکردنەوە داینێ لە سەرم بابەتەی وادارین خێزانەکان ئاسوودە بن سپاس بۆتۆ سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ بینەرانی عزیزی کورساتیش بۆ کاتە بە نرخی بە ئێمەیان دەستە خۆش بێ زۆر سپاس